بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. لخواي قورة دواكم كومكم بكات هدفك هسم إن شاء الله منطبق برسلات مستقيمة أعمالك أنجام يدم وقفتارك يجمي خليل خطاوة إن شاء الله. بحثك هاي خدمتنا إدامي بحثي جلسي برنه كبسعالي عزيز يكشربو برسي بوشي عقل بعض الشت يجد دين قبولينية دين بعض الشت يجد عقل قبولينية ثمان شرط يمشت لبرا ناسيني دوشتكز ويكو اشتيان وازانين نية اول بزانين عقل چيه وبعض الشت يجد دين قبولينية لولا بزانين دين چيه وبعض الشت عقل قبولنية آخر بعض وقت دو نفر یکتریان قبول نیه هر کیان اشتباه کن بعض وقت یکی قبول نیه هو قبول نکریا خطا باره بعض وقتیش حالتی لکی تریت لازم نیه کشتیان بیجم که لحفته گذشته بحثی لک من کردیه ایسا خلاصکی سریع یجم لبر اوه اما بعد دوستانك ام جلسه هاتون یا کسانی که بعدن گورن لم بحثی جلسه برنیان نبیستیو کمک ذهنیان خالیوت وابزان نیمه هروا تیپرمان کرده عقل جزوی عقل را بدنام کرد کام دنیا مرد را ناکام کرد هفته برن مطمئن عقل مشکلک من نیته که اصلا دین و عقل وانه یکو و ازانین هر یکی چن جیانین لیکتری منتها او عقل واه مشکه سکن یجین دین قبولینیه یا او دینی قبولینیه عقل جزئیه عقل جزئی و کردی که خمان لحفتي برني چاوتمان يجين ملا خاصة كل كملا خراوة كم حالي بوه او وقت خطر يشه بشيوينت قبول نكاديات شتكي حلال حرام غير حرام حلالك اما خطره هموي ما مصايانش بوه اترسن شاعر ديكيان فارغ وتحصيل نوه قصبكات يجين نوها فنبوه هروا پول خراوة نية ورده پول خراوة شيشه خراوة نية ورده شيشه خراوة ما عقلي جزي عقل با عقل دگر دوتا شود نور افزون گشت ره پیدا شود چون از این عقل بشناکه هروت من مشورت که تکی نفره کی ترا و عقل قصب که بشکم و دو عقلی خطاتن کم تروی چون ده تقسیم بندی عقل یکی عقل کان عقلی فردی کان عقلی جمعی و عقلی جمعی بعض وقت و اکثر مواقع قویتر لعقلی فردی لذا مجبور بين عقل تقسيم بندي بكين انواع عقل مانود عقل جزئي وعقل كلي بديهيات ونظريات عقل مطلق وعقل نسبي وتقسيم بندي لك تا هاتي نوتمان عقل علم اخوي نشان دا دو دست علم دروس بون علمي قرم وعلمي ساد علمي قرم علمك كاري هاو محبت وعشق وادبيات امجرشتانوه علمي سادش علمي غكاري هاو الرياضيات وفيزيك وشيمي ومثلثاته علمي سارد محبت ورحم وروباماي وقورو بچوكيت يعني علمي قرم داخل فرا لمحبت فرا لروباماي فرا لقزاش فرا لمحبت ادبيات يعني فرقي بويكو وثمانيك لدلائل كي ما احساسك نمدوانا مشكلة ويكو سزواني مشترك يعني ما ندوزي یکی لوش تنوع على حوزه علمي قرمات دينه پرسينه اطاعت كرنو عبادت كرنه كي امشوا چينه شوني او بيشتر بازكين منتها لحفتي گذشته ابو نشان بين بوچي يجين عقلي جزوي هاتي نوتمان عقل بزانين لكيوش روعه لحواسه حواس يعني ام پنجداني ظاهره نه ما حواس من فرز حواسي دروني من هست حسي حركت من هست حسي تعادل من ولا مجموعا حواس اوش تانسه اثري محرك لي در او انا ناي وجودي بشر وكي تشاو وكي گوچكه وكي دم وكي دس بسوائي لامسه ام حواسانه ضعيفا چاوی بشر حدکی مشخص اوینید چاوی دال بیشتر اوینید لوتی بشر حدکی مشخص بو حسکات لوتی بشی بیشتر و گوچکی بشری شروع پس فعلا او چته عقل پی فکرکات حواس ناقص لدواي حواس ادراكه حس اچوات مغز شدر كيف كاين ام دنگي كيس ام شتم من بينيم تشيو ديت انا بعض وقت اشتباه كان مسالكي مشهور معنا وحفته دابو ادراك وثمان دوليوان اوي داخل سارد امتب كان يوتا اوي سارد وقرم دوليواني تر اوي داخل سارد دانن پنجي راس بننا اوي داخل پنجي چپ بننا اوي سارد 30 ثانيه بس لولا هردو دستكتان بننا ناوي اوي سارد وقرم پنجي دسي راس
کە لە ئاوی داخاوەیە ژێم ئاوە چێگە پەنجەی دەستی چەپ کە لە ئاوی چێەوە ئاوە سارد و گەرمەکەی ژێ داخ ئەمە یعنی انحرافی ئیدراک پس حس ناقص ئیدراکیش انحراف بەیاکات تەبیعیە ئینسان اشتباه بکات هەر ئەم عەقڵەوە پێ نازی لولا استقراء وقياس مانوت استقراء يعني بينيني مجموعية لتشتيل در هاوردني قانوني لي تا آخرين اشتكنويني استقراء ناقصة وچون زمان ومكان وعمر بشر كفايتنا كابو بينيني آخرين شت غالبا استقراء ناقص باستقراء ناقص بحكم ناقص قرك ما نشتي كامل درك اما زعتك لولا اتينا قياس يعني دوچت فرش شباهت يعني ويكون لسري ناچاري چون حكمي او چتكمانيه چون شباهتي تكيم چتكا فرس حكمي ام چتكا بو چتكا اجراك اگر ام دوچت يكسانون اتهن حكمي خوي استفاده كين پس قياس ناچاري بشر بو ما حكمي بو چتك نيه لروح حكمك قبلا كشف كريا يا بيوتيا قياس كاتو حكم صادركات وهر كسك نزاني قياس لسري ناچاري ممكن قياس دته آفتي يعني لرا عالم الدين بزانن مخصوصا لديني خمانا وقت يجين قياس ديك للروش اللي استفتاس ام وضعيته وقت كي مجوا مانية اقرين شبيه ترين حكم دوزينه وقياسي فيها كين اقر عقل بيشتر بيت ممكن الشبيه ترتر بدوزينه وهذا ما بعثي تفاوتي فتواي فري لمفتي الافت لدواي قياس تمثيل وباقي تكاني ترنايجم اتشينا ضعفي تري علم ضعفی تری علم وسه لنظری زمانو ثانیک ناتوانێک ساعتێک دەرکا قەترەیەک ناتوانێت دەریایەک دەرکا لنظری مکانو علم فعلا محدودیتی زمانی و مکانی هست بۆ دەرکی تەواوی چتگەل دەرنەتیجە علمێکە فعلا وا لە اختیاری ما ئەتوانین بێژن پێ علمی جزئیە و لە تاریخی چا علم سەیری تاریخی علم تماشاکەن بەرەو علمی مطلق خەریکە ئەچوات شتێنێکە 10 ساڵی پێش علم وتیە قەتعەن دروستە ئیسا خۆی ێژێن نەخێر قەتعەن دروست نییە لەمەولا دروستترە دۆزینەوە ئەمێژن پێی ڕشتی عەقڵ لە تاریخا خۆب ئەگەر مطلقەکەمان هەیە علمە کولیەکە کەوتە دەستمان بۆچی خەریکیم ڕشتەکەین پس علم كلية نكوت سدسمان هنوز علمي مطلق من هنوزني العنا لعلمي صار ذاك للرياضيات اخوي نشان ذات ووقت كانت تين مطالعه وتحقيق اكين او انا عالم اذان يجن هذا سطحي الفا وشنك يعني شنك جو يلا صبو خطاب كي منحونكن حتى للصارترين علم الفيزيكا كيتر چون لعلمي إنسانية ما محدودية لك ما ناتوانين أعمل مثلا 100 درجة داخل بين تبزانين شون هلاقنا ولا توانين بزمار 100 درجة داخل بين بزانين شون لاريتو بزمار أخلاقي يعني هي ما لازم الرعاية بكين ولا لمطالعات إنسانية وحيوانية أشياء أخلاق رعاية بكين لو يا درس خطأ زيادة لفيزيكا كدرس خطأ تقريبا يجن نزيك صفر بوسو هنوز نيانتواني بيجن نزيك صفر بوينسو بس لو يا علم هنوز مطلق نية علم جزئية اما بس بو بيجم حتى برن چیمان و توتمان بله هما عقل من قبوله دين تكي عقله مشكله كينيه بعقيده بنده علم ولك لعقل برخوردارن ووسيله عقل رشتكن هم علمي ساز وهم علمي قرم احترامي فرب وعقل قاعلا وعقلانيه تشتكي مباركه منتهى شن عقلها نوز نقيس اخر درجه نبعد ادعاي فرد او ادعاي بيجي من قي مسا اوج شن عقلي بتلميوسي زمان الاوجه وعقلي قال لي تعطي كريسا عقل لي جديد او دوانه مقدماتي على الميزان اصلا علمي مطلق ما شاينك إساء تم تعريفك لعقل يوم أتمنى بحثي جديد وتبان عقل تحليلي قضايات بدرس كردني منطقي تحليلي ماشينه لك لنا ام خيابانات وشن هذيك ولا كبر تصادف ويتحادثه باعث ايت عقل دانش قانوني كي بدرس كنا يبنن قانون الراهن ما يرانندگي اما منطقي كنوه صالي فيش ماشين نو قانون الراهن ما يرانندگي شنو ماشین دروست کردن مجبور بودن قانون راهنمایی رانندگی درست کنن. رئیس دو ماشین لو عاصمان قبرون جاده نمیشه قانون راهنمایی رانندگی ده قانونی هواپیمایی و نازن مسافر بری هوایی. که ایسای چه هر هستمان ولی وقتی هر کسی هواپیمایی کی بیاد جواب دادن چنک مشکل که سخته بید. وم تعريفه كوتم تحليل قضايا كين ومنطقي ودروسه كين تين ناوي الدين بحثي امشومن ألم لحظه شروعي هرچێک لە قەدیم و گەیەسە هێمە گۆڕیار مثلا تلێزیۆنە سیاوسفیدەکانتان نەما
مەسەڵەن چەخۆڕانەک دەستدوور وە من داوام خەیات وە قەدیم وە دەست چەخۆڕانێکی دووری خانەوادە ئێمەش وە ئیسمی داغام مەشهورە چون داغام هونەرمەندێکی قەویوە لە سنعەتێلی زەمانی خۆیان ئیساتە خەیاتی وە چرخی خەیاتیەک لێ ئەو ئەربوایەت کەس چەخۆڕانێکی پێی نەوەدابی دوورێ بوو لە حاڵێکا لە زەمانی خۆیان گەورەترین گەلی ئەم مەنتەقە چەخۆڕانێکیان دا پێ بیدورن چون سەرامەدی خەیاتەکان ئیسا ئەم چرخی خەیاتی جەدیدە ئەو هونەرمەندانیە تعتیل کرێ یا ئەشێ تەکی چرخی خەیاتی جەدیدا ئەوانیش ڕشت بکەن یا ئەشێ جێی بێڵ هیچ ڕێیەکی ترینی هەرچێت شتە لە قەدیم و هاتێ هەروە وەسە کوا دروشکە کوا گاڕی کوا تیرروکەوان بوەستە تفەنگی لەیزری و ئیتر دیدەبانیش یان نیسان نەرەکە بیوەن مینە نەبانی کەژێک و دیدەبانی بووە لە عاسمانەوە ماهوارە دیدەبانیەوەن لە عاسمانەوە ماهوارە ئەتوانن لە بانی زەویە سەعاتی دەستی ئاغم بخێن نۆچن علم ئەوا پێشڕەفتی کرۆ ئەمە نەتیجەی علمی سەردە و هیچ کەسێکیش ئینکاری ناکا و خۆزایە بێشتریش پێشڕەفتی بکرێت چون ڕفاه بێشترەکات و ڕفاهیش بێشتر بێ زندگی خۆشترەوێت بە شەرتێک علمی گەرمی شتێکی علمی ساردا ڕشت بکە ئاغامێک لە نەزرا بڕن وەکی من فقط لوتی قەوی بکەی چەنێ بۆ تەشکرێت فقط سەری قەوی بکەی کاری کاتر دروستکردن یعنی یەک عزوی بڵێنی و ئاغامە لە حاڵەتی عادی خارجەکەن یا فرە بچکۆلەیەکەنەوە یا فرە زلیەکەن وەزعیەتی علوم کە علمی سارد و علمی گەرمن دوو باڵی بەشەرێکن هیوە خۆتان تەسەوری بکەن کامپیوترێک چەنێ عاقڵە چون ڕەحمی نییە چون نافامێ خاوەنەکەی شەکەت بووە ناتوانێت هەمکاری بکات ناتوانێت دڵی بۆی تەنگ بێ ناتوانێت بێژێ من خاوەنەکەی خۆم وەرەکە ماشینەکانمان چەندێک قەشەنگ و خاص دروست کریاون چون علمی گەرمیان تیانیە بێتاقەت ناون بۆ یەکتری دڵیان بۆ یەکتری تەنگ ناوێ چرا ناون لە یەکتری هێمە سواریان بووین چون ڕەحممانە ماشینەکانمان سڵامی یەکتری چەکەن چراغن بۆقن ئەوێسنە دیاری یەکترۆ دەستی یەکتریێرن بوکسڵەکەن علمی سارد بە شدەت ڕشتی کردەوە علمی گەرم تەکیان نەهاتێ لە خۆی دووچاری مشکل بووە ئەم قەزیە وەکی پەلەورێکە باڵێکی فرە ڕشتی کرێەوە باڵەکەی ڕشتی نەکرێ هەر چێکیش گەرەکی باڵ بوورێتەوە دەوری خۆیان ئەخولێتەوە تێتەکەوێتە بەری دەستی پشیلەکە شێ هەرکیان وەیەک و ڕشت بکە تەسەوری بکەن دینداریەلێکە بە شدەت دیندارن ئەلعانە ئەو نە دیندارن و نە خۆفی خۆیان وا لە دڵا ئیمڕۆ بە عنوانی سادە لەوح تماشایانەکەن چون لە علمی ڕۆژخەوەریان نییە مناڵەکەی خەریکە سوودستفادەیەکە لە بابی مەشهورە ێژن کاورایەک قەسەمی ئوستادێکی خۆی دایزانی فرە لە خواترتەوی تو خوا سوعالەکانی امتحان و جوابەکەی چیم پێ ئەویشەی داپێ و ئەمیش هەمیشە بیسیوە بەنابەرین دقت بفەرمونون ضرورەتەن لازمە هەم دین تەکی علما بڕوات هەم علم تەکی دینا بێت هەر کامێکیان و تەنیا بڕوات هەر دووچاری مشکڵێ قدیمی ترین شتێکە هاتی و هەنۆز لە مود نەکەوتێ دینە هەرچێ لە قەدیم هاتی بزانم کامیان ماوەتەوە ئادەی نانی نانەوایی من وا لە بیرما لەم جوانڕەوە نانیانەکرد لە تەنورەوە تەنوری داریم بووە تەنوری نەفتی تەنوری نەفتیش نەما بووە نانەوایی ماشینی دانەدانەیە تەنوری ماوەتەوە ئەم قەوەتی نییە بچوە سەفی تێبووری خەیاتیمان وت ڕانندەگیمان وت چی ماوەسۆ لە دنیای قەدیم و ئیسا هەنۆز ماوێت لە دنیای قەدیم چەندێکەوە عمری ئێمە حەد یەکسەر 70 ساڵە ێژین پێی قەدیم عمری من 38 ساڵە تەسەوری بکەن لە 1000 ساڵی پێش چی ماوەسۆ هەنۆز هەست هەنۆزیش هە لە بورسا و هەنۆز مودە چی ماوەسۆ لە 10,000 ساڵی پێش هەنۆز هە لە مودا چی بەعەسەوێ دەم شتە لە مود نەکەوێ چیتان هەست 20 ساڵ مدوێ 30 ساڵ مدوێ 100 ساڵ مدوێ علمی سارد لە مود کەوتێ ئەو شتە 10 ساڵی پێش علمی سارد دروستی کردوویتە هەر علمی سارد خۆیژێ کەوک ناخوات نمونەی سادەی مۆبایلەکانتان هەرکێ مۆبایلی 10 ساڵی پێش یا پێ خۆی زانێ سا ڕووی نییە دەری بێرێ بازیەوە تەواو علمی سارد لە مودی خست هەر کەسێک 10 ساڵی پێش سادقووە سا ڕووی هەست بێژە سادقنەوە پێش ئەو وەختە من عیبم لێ هاتێ سادقوم صداقەتی 10 ساڵی پێش تا ئێستا لە مود کەوتوێ ئینسانیەتی 10,000 ساڵی پێش تا ئێستاتە لە مود کەوتوێ محەبەت تا ئێستا لە مود کەوتوێ ئەمە لە حەوزەی علمی گەرمە و دین مەجموعەیەکە لە ئەمانە گشتیان بۆمە بەشەر بزانێت چۆن زندگی بکە لە مود نەکەوتێ دینداری کوا کێوە خێیەکە کێ لەسەری شەڕەکە کێ خەریکە حقوقا کێ جەریمەکە هێوە گشتان دیندان هەست و دەستوریش بوێن بێژن لایوەن ناتوانن لایوەن کێ ئەتوانێت لە هێوەی بچێنێ دین ئەمرێکی دەرونیە پیا بۆ خۆی انتخابێکا و نەوە زۆر ئەوێ بێتە ملیا و نەوە زۆری چێ لێ بچێنیتەوە و مەیلی خۆی انتخابێکا و مەیلی خۆی چی جێتێڵێ چه جاذبەیەک وا لە ئەم شتەوە وا
حەدیەقەل لە دینی ئیسلام و مەشروعی بکەین 1400 ساڵە هەسوو لە مودیش ناکەوێت. بنابراین حقیقتێکە قبولیکەین دین شتێکە لە حوزەی علمی گەرمە ئەگەر هیچ زەبانێکی منطقی ریاضی دیجیتاڵی ئیمڕۆ لە دین حاڵینەوێت دین ئەعلامی وجود دەکا وێژێ هەموو تەواو. ئێمە ناتوانین شتێکە وجودی هەست ئینکاری بکەین ئەگەر خۆشمان لێ نایە یا ئەگەر قبوڵمان نییە هەستوەشێ بیپەزێری هەست هەرچەند قبوڵنی. منی تر تێمە ناوی دین بۆ مەکەمێک نێزیکتر بەحث بکەین لەسەری دنیای مدرنیانی دنیای ئیمڕۆ لێ علم و تکنۆلۆژی گەیەسەر نقطە. علم کارێکی کردێ ئێمە واقعاً لەزەتەوەین لە زندگی فرە ڕەحەت بووە سەفەر کشاوەرزی جەڕاحی نەخۆشین بیماری ئەسڵەن کارێکی کردێ میانگینی سنحی ڕوومی باستان 30 ساڵ وێ 20 تا 35 ساڵ میانگینی سەنەواتی مختلفی ڕوومی باستان وە. ئەلعانە میانگینی سنح لە ئێرانە 73 ساڵە. ئەگەر ئەمە علم پێشڕەتی نەکرێ ئەم میانگینی سنە چۆن چوەتەبان کاوران نەخۆشەکەوێت جیاتی ئیمڕۆ بمریاونەوە خێیەکەن و نە دەوای پێدەن 30 ساڵی تر نامرێت. بەڵێ علم ئەم کارەکە کات و ئەمە تەکلیدینە هیچ منافاتێکی نییە. ئەگەر منافاتی بووە ئێمە بزانین شتێ زەرەریە بۆمان ێژن مەیکەن. دین ئەوەڵین تەجویز و دەستوری ئەمەسەکە مسلمانان یا دیندارانە شێژیر و تێنە ناوی ڕوویکردولێکە تایساوە شوێنی دیناگەڕیان دین بناسن من سێ ڕوویکرد معرەفیەکەم لەولا ڕوویکردی خۆی معرەفیەکەم لەولا یەژم چیەکەم لە توولی تاریخی دینا فقط دینی ئیسلام نییە با بزانن لە توولی تاریخی ئەدیانە هەر لە ئەو زەمانەوە دین بووە تایسا سێ ڕوویکرد دەرمەوردی دین بووە کە ئیساتە ئەم ڕوویکردێلە لەم زەمانەها ڕۆشنترن. ئەوەڵینیان ئەمەوەسە گەرەکیانوە دین حاڵی بوون ئەم دینە دروست بوو چۆن دروست بوو تاکوێ ئەڕوە تاکەی گەرەکیە بمێنێت. دوو دەسە لەرا کاریان کرد مەسەڵەن لە دینی خۆمانە عارفوێل کاریان کرد لە دینی مەسەڵەن فەرزکەینێکی لە سیکەلی هندیا ممکنە مرتازێک کاری کرد ممکنە لە یەهودا کەسێکی تر کاری کردێت. عەرەفا کەسانێک بوون و ئەبزاری علم نەهاتن دین تماشا بکەن و دڵ چوون تماشایان کرێ وتیانە ئەوە تۆوە گوێچکە و لوت حەوە دەست حاڵەی من و دڵ حاڵیەوەم ئەوە تۆ لە ڕۆژی ڕۆشناوێنی من لە تاریکەشەوە چاوم پێکرێ ئەم چاوە و ئەم گوێ و ئەم دڵە ئەو چاوە ئەو گوێ و ئەو دڵە نیواتەوەت من شتێترمەست. مەولانا شخصی مەشهورە لەم زەمینەوە 20,000 بيت شعري هلا أم زمناوتك مستند بأسناد تاريخي وفلسفي وعلمي وكلامي وكشتك. دەسەیەکی تریش پەدیدارشناسی پەدیدارشناس ێژن شتێ هاتە بەرەوەچین شتەکە تماشاکەین ئیتر ئەسڵی پەدیدەکەین ێژن دینێک دانە پەدیدەست هەست و ئەچین تماشایەکەین بزانین چۆنێ. ممکنە پەدیدارشناسێک خۆی دیندار نوێت بێت تماشای مەرزمە بکات بزانێت چۆن دین تماشاکە. ئەمانە گروهێکن گروهێکی تر لەوانەوە دین تماشاکەن خۆشمان خۆشمان تێلیان کەلامی و فەلسەفی گەلن. مەسەڵەن کاورای فیلسوف ێژێ خوا نییە ئێمە ژێکێک لە منتقەی خۆمان هەڵەکەوێ ێژێ هەست هێمە و نەخۆشمان تێ یاڕێی منتقەی خۆمان ئەو ببەزێنێ ئەو جەڕ و بەحسە کاتێکێمەوە ئەم جەڕ و بەحسەکە ممکنە کەلامیەکان ئەسڵەن فرێش بۆیان مهم نەیە خوا پەرسی نووچێت جەڕ و بەحسەکەی فرەتر خۆشیە بۆیان کاورا ببەزێنن. لە فەلسەفە بەحسی خوا بەهەشت ئاخرەت هەدەف ئەزەل ئەبەد مەکان زەمان شتێکە نە ئەو دیۆمەکان مۆفەق بوون سابتی بکەن نە ئەم دیۆمەکان شتی بەستگی ئەستۆ خۆشی لە قسەی کامیان بێت لە قەڵ ئێیانەکەیت و ئەم قسەوە لە قەڵ و کەس خۆ ئەگەیتە ئارامش. هێمە مەسەڵ من ێژم ئاغا بەهەشت خۆشە ئێوە ێژن چۆن سابتەکەی خۆشە ئەشێ قسەتان بۆ بکەم ناتانم بتانەوەمە بەهەشت و بتان یەرمەوە یەکێ بێژێ بەهەشت نییە من ناتوانم سابت بکەم پێی بێژم هەست یەکێک بێژێ هەست ناتوانێت سابت بکەوە من بێژێ هەست ئەم بوون و نەبوونە باوەڕێکە لە دڵادا ئەمەرزێت تۆ لە دڵ تا باوەڕ کرد بەهەشت هەست و وەسیلەی ئەو کەسە وا قسە بووەکە ئەیتر هەست ئیتر لێیلا بدەی خاوەنەکەی چونێوە دیار تۆ خۆ زیقەکەی ێژی لامدا دین ها لە حەوزەی عەرزم کردن دڵە عەقڵی گەرمە علمی گەرمە وەلا ئەو علمی گەرمە تۆ خۆی تەعینەکەی چی خۆشە و چی ناخۆشە. وتمان لە علمی ساردا خۆش و ناخۆش و دروست و غەڵەت و قەشەنگ و ناقەشەنگ نییە ئەو حەفتەکە باسمان کرد مەسەڵەن دوو ئەوێتە چوار نەخۆشە نە ناخۆشە نە قەشەنگە نەگەنە نە سەواوە نە گوناح. وەلەکانە وەختێکانە ئیمان و پەیاکرد هاتیتە جێیەک وەختێ بێژن خەلیفەکان تەرتیبیان وانێت و عەساب و وردەوێت چی ثابت بکرێت چی ثابت نەکرێت ئەلبەتە تەرتیبی خولەفا شتێکی تاریخی زەمانیە ثابت ئەکرێت
ناچمەنایە و بەحسی فەلسەفیە فقط گەرەک مشارە بکەم بە یەکێ لە ڕوویکردێلی دین کە منیش عەلاقەم پێ نییە بچمە ناوی چونوە تاریخی ئەدیان بووە و هەنۆزیش حەلنەوە بەحسی فەلسەفەی دینە کە مەولانا وەختێکانە شروعکەنە فەلسەفە با من داستانێ بێژم لێ ئیتر لەم بەحسە بێمەدەن هێژێ ڕۆژێ دەسەیە فیلسوف هاتوون گەرەکیان و لە چەمێک بکەنەوە ڕالا نێژین فیلسوف بێژین فیزیکدان و ئەفرادی مهندسی ڕاهەوساختن گەرەکیان و لە چەمێک بکەنە ئەوەرە ئەم ئاوە لەسەرا تافەیە هات و ئەها زاوریانە چویان و بەخوا بچینە ناوی ئاوەمانواوە خنکەین با حەسایی بکەین بزانین ئەم ئاوە چەندێکە ئاغەم ئەوە یان ناوی دەڕەکەیان عنازەرد عرض و توولی میزانی ئابدەهی چشمەکەیان ئەنازەرد ئەمکانیە چەندێ ئاوی لە سانیەکە لێتێتە دەرەوە ئەویان حەساو کرد و تەقسیم بەر حەجمی دەڕەکەیان کرد و سرعەتی ئاو و گشتی تر حەساو بکرێتەوە وەکو ڕیاضیدانێک حەساویکەن لە مەغزی خۆتانە حەسایان کرد خەریکون حەسایانە کرد تقریبا نیمە ڕۆژێکی پێچوو تا ئەمانە کەش بکەن گاوانێک گاکەی کردیوە وەرە لە چەمەکۆ هەر لێەوە هاوشەواڵەکەی هەڵ کرد و دای لە بوارەکە کردیەوەرە هەدەفی هەموو بکاتەوە وەرە ئیتر ئاویش بیوردایەوە مەلەی کردەوە وەرە نۆ لە فکرێمە پایە ئستدلالیان چوبین بووە پایە چوبین سەخت بی تەمکین بووە ئەمە کاری دڵە کاری حەسێ و کتێو نییە ئیمانیش کاری دڵە تۆ گەرەکتێ خوا و پێ سابت کەن و جا بەهەشتی چ و پێ سابت کەن و جا ئەمیچ و ئەویچ و ئەویچ دەیادەی ئەڕۆی بۆ لای دکتۆر ئەم شتانەوە پرسی دکتۆر ێژێ چیتە ێژی ئەمرامە ئەخورێ و ئەویچمە ئاواسەوە ئەمەسەوە ئەو ێژێ دێ ئەم قرسانە بۆ ئەپرسی لە یادەی سابت کە بۆ مزام لە چ کارخانێکام قرسە دروست یادەی مەدرەکەکەی دەربێرە بزانم جا لە تۆ معادڵی دکتۆریەکەی چەندێک بووە هیچ دەواکە هاتێژێ 6 ساعت کڕەتێ بیخۆوەرگەرەک پێ خۆش بووی تۆ ساعاتێکی بۆ کۆکەکەیت و 6 ساعت کڕەتێکی چێفی نایزانی لە چی خاس کریا حتا لە پزیشکیە ئێمە ئەسەری باوەڕ بەر بێهبوودیمان وعنوانی تحقیقی ڕەوانشناسی بەڕەسی کرێژن پێی پلاسبۆ یا دارونماوێل ئەسەری هاوڕتنیش یەکێکی تر لەو تەحقیقانە کاورا وا سەری گلەکات قورسێک لە ڕەنی قورسەکەی خۆی وەلێ لە نەقڵ دروستێک هەرە ڕووکەشە نم لێ ئەرەی خەنە و جلدەی دەنێ خواچی سەری لە گلەکەی باوەڕی کرد ئەمە هەرە و کارە کاوتەوە ئەیکاو ئەچواوەڕێ با مەساڵێکیش بووم لە ڕاهەمتر لە باوەڕ ئەم دەحە لە غێری ئینسانە کاورایەک بۆ بێتاقەتی دووگ لە ماسی بوو ماسیەکیان لەم ماسیە گۆشت خۆرانەوە دنتێکیان یارەوە هەمیشە ئەخوریا یعنی ماسیەک وا خۆراکی ئەو ماسیەکە و لە ناوی شیشەیەک هەژن پێی ئوکواری و کوردەکەی نازانم کولانە ماسی لە ناوی کولانە ماسیەکە خەریک وە خێیانیە کرد ماسیە گۆشت خۆرەکەی ناوە ئوتاقا ئەو دیۆنگەکە ماسیە یارۆژ وا ئەخوریان ناویوە ئوتاقام دیۆنگەکە هەر لەبەرەوە ئەو ئاها هەوەسیە کردکی خڵی و خاوێکی پیا هەڵدڵی و گۆشتی ماسیە و پەلامی ئەم ماسیەکەیدا ئەم پەلە وەڕایە کرە گۆشەی کولانەکە خۆی قایم کە میشتری داوە شیشەی ناوەڕاستی ئاوەکە تمەزە شیشەیەکی ناتە ناوەڕاستی ماوە ناڵێم دوانە چنیان بگێت یەکتری ئەم ماسیە گۆشت خۆرە و نە برسێتی زۆری بۆ هاوردەوە نە پەلامیدا و نە سەری دایوەم شیشەوە حاڵی بوو ئەم پەلامە فایدەی نییە ئیتر ئەو لەو دیوە بۆ خۆی زندگی کڕ ئەمیش لەم دیوە و کاورا شێوە دزیوە شیشەکەی دەرهاورد شیشەکەی دەرهاورد و دەوری دوو مانگەم دوانە هەروە بۆ خۆیان زندگیان نەکرد ئەو باوەڕی کردو ئەو لەو دێەوە کەسێ هەست مراقبەتی لێکاو هیچ ڕێیەکشی نەبوو ئەمە کاری باوەڕ کرد شتێ دروستەی تر ئستدلالی نەرەکەی باوەڕێکی کرد دروست نییە هەر من قسە بوو ئەمە دووەمین ڕوویکردی دینیە سێوەمین ڕوویکردی دینی تەوەجوه بە وجودی خارجی دینە دروستە دین وا لە فکری منە چی وە فەلسەفە قبوڵم کرێت چی وە کەلام چی موافقینم بوویەت چی مخالفینم بوویەت من ئایسا فکرێ حالە زەهنمایەوە چۆن پێزانم لە ڕووی ڕەفتار و ئاعماڵم هەرچێک لە فکری بەشەرێکە وەختێ بووە گفتار بووە ڕەفتار بووە کردار بووە خۆراک بووە پۆشاک بووە حرەکەت وجودی خارجی پێیاکە ئینسانێک ێژێ مسلمانم تۆت ماژایکە خەریکە لە فڵانە جیا گۆشتی حیوانێکی غەیری ئیسلامیە خوا مەسەڵەن خەریکە گۆشتی بەرازە فورا ئەم ڕەفتاری خارجیە ئیشانە داوە ئێمە وجودی داخلی تەکی وجودی خارجیە تەطبیقی نییە شەکەکەم و مسلمان بوونی وام چۆنەوێ مسلمانی و گۆشتی بەرازیش بوو پس دین وجودێکی خارجی پێیاکات دەسەیەکتێن وجودی خارجی دین تماشاکەن ئەو وەختە بەرخورد ناکەن وە دین بەرخورد دەکەنە مسلمان بەرخورد دەکەنە متەدەین بەرخورد دەکەنە من دین خۆی دیار نییە خۆ حالە نای فکری مردمە من ێژم مسلمانم چیان نەکرێتە من چی درۆکەم چی دزیەکەم چی پیاوەتی ناکەم چی نامەردی عالەمەکەم ئیتر لە ئیسلام ڕاکەن
لمن ڕائەکەن یا لە دین ڕائەکەن ئەم ئەفرادانە لآخر دین مجسمەی نییە یەکێک خۆی کاتە مجسمەی دین و مردم چایە نەکەوێتە مجسمەی دینە لە مجسمەکە بێزارەون خەیاڵەکەن خودی دین واینس ئەمیچە بەحثێکە تحتی عنوانی دین گوریزی و دیندار گوریزی منێژم هیچ کێ لە دین ڕناکات با قەیدێکی تر باسی یەکەم لە دیندار ڕاکەن مردم ئەگەر دیندارەکە لارێ خەڵک لێ ڕاکە خب سوالاتی دینی ئەوە دوو دەسە ئالەم لەحزەوە ئیتر ئەشێ کەمێ ئامادەگیتان بێت بۆ بەحثێکی تازە هەمەی ساو عنوانی مسلمان دانیشتین من حەچێ تاریف لە ئیسلام کەمیەوە فرەتر خۆشتانتی وەلێ دەسەیەک هەن لەو دێوێ ئەم دیوارانەوە لە جێیەک ترا دانیشتین حەچێ تاریف لە ئیسلام کێژی دڕکەکەیوە چاویانە ئەو شتە بۆ تۆ خۆشە ئەو شتە بۆ ئەو ناخۆش بەحثکردن لە لای ئەوانەوە قەیرانە ڕەحەت نییە پس دینەکەینە دوو دەستەوە دەری دین ناوی دین بەحثێلی دەروندینی فەرقیان هەستەکری بەحثێلی بروندینیە تەسەوری بکەن ئێستا من چوومە کشوەرێکی تر ئەو کشوەرە لە مردمی ئێران قینیانە من تەکی کاورا قسەکەم تووڕۆیە لێ مێژە کورە لاچۆ مسلمانی ئێرانی دوو گوناحی قەوی من هەم مسلمانم هەم ئێرانی بەراڕۆ لەم دوو گوناحەوا من و هەرکیان دڵم خۆشە من هەم خۆشم تێ مسلمانم هەم خۆشم تێ ئێرانیم وەلێ کاورایەژێ بمکوژن نە مسلمان و نە ئێرانیم هێماشی ئامادەگیمان بێ زمانێک پێش دێتێکی کەسێلێکا قسەکەین ئەو شتەوە من افتخاری پێەکەم و تۆش تەییدەکەی ئەو قینیە لێ و حملەی تێکات دینداری هەمیشە ئەوم جۆرە نییە بەنابەرین کەسێکە دیندارە شێن نەرمێت من تەمسیلێکم قەبلەندا ئەم تەمسیلە لە ڕێچا ئەدەمە بۆ دینداریە براگیان دین ڕەوشی زندگی هەر علمێک بێت تێری تێ ناوی دین و علمەوە لەم دینە زندگیەکەی هەر معیشەتێک بێ ئەپرسی لە مامۆستاکە خۆزایە دەرامەدی ئەم شغڵی منە حەڵاڵە بیخۆم وەربێژێ حەڵاڵ نییە جێی تێڵی شتەکان تێری دینیان نەکەیتۆ تۆ بەنابەرین هۆشی بێت وەختێکانە بەحثی دینەکرێت تەکلیفی خۆ ڕۆشن کەرەوەتە کێم دینە ئامادەگیەکمان بێت بۆ مەبزانین دین چییە و ئێمە چۆن واین تێە لە بەحثەری دەروندینیە ئێمەتێکی ئەفرادێکا زندگیەکەین خوایان مشتەرکە تەکمانە ئیمانیان عەقایدیان فڵانیان لە بەعزێ مەسائلی فقهیە وەکی مەسەڵەن چۆن دوعا بکەین چۆن نوێژ بخوێنین چۆن دەست بورین چۆن بڕۆین بۆ حەج چی بکەین چۆن بکەین ئیمام ئەحمەدی حەمبەل ڕەزای خوای لێ ئیمام شافعی و سایری ئەئەممە ممکنە اختلافی نظریان بێەوە وەختێ تماشایانەکەی چ دیندارێلێکی قەشەنگ بوون چون زانیانە ئەوان عەقڵیان فەرقی کردێ ئەمیان ئوستاد و ئەو شاگردووە ئەو 10 ساڵ لەمەوبەر زندگی کردەوە ئەم 10 ساڵ لە دوای ئەو هەمتر زندگی کردێ 10 ساڵ لەمەوبەر سوعالی موبایل نەوە و ئیسا سوعالی موبایل هەیە 20 ساڵ لەمەوبەر سوعالی پەیوەندی ئاعزای جنسی نەوە ئیسا علم پێشڕەتی کرا ئاعزای جنسی پەیوەندی بوێن ئەم ئامیانەم سوعالێ بۆ مەترەحنەوە ئەم ئامیانەم سوعالێ بۆ مەترەح بووە ئەم ئەشێ جوایی ئەم بواتەوە لە حاڵێکە ئەو جواوەکانیش غەڵەت نەوێت یا ئەو جواوەکان ئیسلاح بکات تا بتوانێت ئەم مشکڵە حەل بکات اختلافی عقیدە اختلافی ڕەئی پێیاوێت خۆیان چۆن ێژن ێژێ ئەمە نەزەری منە باوجودێکە ئەحساسەکەم دروستە وەلێ احتماڵی خەتای هەست ئەوی چەند نەزەری فلانە کەسە باوجودێکە ئەحساسەکەم دروست نییە وەلێ احتماڵی دروستبوونی چی هەست یعنی نەڕێ لە ئەوە وەسێت نەڕێ لە خۆی چی وەسێت نە لە من و تۆی جوا لە بینی ئەوانە لە هەرچیان بێسەواترین و داماین ئەوان ڕاهنماییمان بکەن ێژێ هێوەش ئامادەگیتان بێ عەقڵ ڕشت ئەکات باشتر بدۆست هێمەش بە عنوانی ئینسانێکی دەروندینی وا بەرخودکردنێکەوە عنوانی ئینسانێکی بروندینیش ئەو مەساڵەگەرەکم بگوێم ئیسا ئەیدەم غیری مسلمانێک یا غیری متدینێک لە دینێک کاتێ بەرخوردەکەوە ئامێکی مجسمەی ئەو دینە ێژێ من ئەم دینمە هەیە ئەمیش دەوێتە هاوماڵی چی خۆراکی گەنە چی شەونشینی گەنە چی شەو تۆ خەفتی لە خەو هەڵتەسێنێ چی جبێنەدات چی ئەخلاقی جۆرێکە ئام حەز لە ڕەفیقی ناکات ێژێ بەخوا لەم مەملەکەتە و لەم دینە بۆ هەمیشە بێزار کەسێکی تریش مناڵێکی وێتە ڕەفیقی ئەفرادێ لەو دینە چی مناڵەکەی ئەخلاقی خۆش بوو مامەڵەی خۆش بوو قسەی خۆش بوو احترامی باوکو دایکی زۆرترە ێژێەوە کوڕەکەی ڕۆڵە گیان هام برا بچکۆلەیشتە بووە بۆ ئەو وڵاتە فێریک دین وەسیلەی ئارامشە ئەگەر تەکلیف بروندینیە بەحسەکەین چەنێ ئەتوانین ئارامشی ئەو زیاد بکەین ئەو چەنێ ئەتوانێ ئارامشی ئێمە زیاد بکە ئێمە چەنێ ئەتوانین و ئەو خزمەت بکەین ئەو چەنێ ئەتوانێت ئێمە خزمەت بکە و علمی گەرم یا و علمی سەر لێرە دین تێت کاری خۆیەکەت من نەیکەمە مەوعەزەیەک بۆ مسلمان بوون وا بکەینەوە ئەمە بکەینە گەرەکمە بەحسی دین بکەم تێمە خواردتر هەدەفی خۆم ڕۆشنەکەمەوە
بەندە ئیساتە نە بە عنوانی مسلمان قسەکەم، نە بە عنوانی غەیری مسلمان، نە بە عنوانی کەلامی فەلسەفی قسەکەم، نە بە عنوانی علمی ساز و علمی گەرم، بەندە بە عنوانی یەک دانە ڕەوانشناس تەکی مەوزوعێکە ڕخ ئەات لە جەوامعی مختلفات، چون ڕەوانشناسی کاری وە دین و نییە براگێت. مارێکێ غەمی دینی بێت ڕەوانشناسی دینی بکاتەوە، ئەنا قازی وە شوێنی مجرم ئاڕێ حکمی خەتاکار بووە، پلیس ئەیگرێت، زندان جەریمەیەکات، مامۆسای شەرع حەڵاڵ و حرام تەعینەکات، حرامکار ێژێ ئاوا بکەت هەپاک بوویتەوە. ڕەوانشناس کاری نێوەمانەوە، کەسێک خەتای کردەوە خۆی دڵی هاتیەوە کۆمەکی خۆی بکاتێ وەلای ڕەوانشناسێ ێژێ چیم پێیەکەی کەمێ ئارامشم فرە بێت، ئەویش نە حکمیەوە و نە جەریمەیەکە و نە زندانێکە و نە دادگایەکە، ێژێ کاکەگیان لە شتێلێکە ها لەبەری دەستووە ئەمانە هەست خۆی تەسلیم کرد. ئیسا من بە عنوانی ڕەوانشناسێکە عەقڵ و دین هەست لە منتقا، عەقڵی جوزئی هەست و دینی ئیسلام هەست کە ئەفرادێک بوونەتە مجەسمەی و هەر کەسێ وە جۆرێ معرەفیەکات ممکنە ئیشتباه یا ممکنە دروست. سوعالی ناقص ممکنە لێرە کامل جواب نەدرێتەوە، سوعالی ئەملا ممکنە لەولا جێی نەوێت. ئەم مردمە خەریکن عاجزەوەن لە یەکتری، یا بەعزی وەخت زاتیان نییە سوعالەکەیان بپرسن. گەرەکمە بە عنوانی ڕەوانشناسێک جایگای دین مشەخەص بکەم و تەکلیفی کەسانێکە دڵسۆزیەکەن بۆم ئەشخاصە کەمێ ڕۆشن بکەم. ئیتر لێراوەی بەحثی کاری خۆمەکەم. یەکێ لە کاریەلی ئینسان ئەمەسە چت معقول بکاتەوە. معقول یعنی ێژن کورە معقول وە کوردی خۆمان، یعنی کارێ بکەم مردم قبوڵی کەندێت. هەر ئینسانی عەقڵێکی هەست، هیچ کێ ناتوانێت لە عەقڵی خۆی ژیرتر بێت. یعنی هەر کەسێک هەر چەندێک عمری وێت هەر ئەو نە عەقڵیەت و تاریخی عەقڵی خۆی تاریخی فکرێتی، چەندێک عەقڵیەت هەر ئەو نەژیرێ. مەطلبێکی پێ بە ئیشانەوێن ئەوێ ڕێکی عەقڵەکەی وێ حاڵیەوێت، ئەوێ زیاتر لە عەقڵەکەی قەریاواکەوە نازانم جێی تێڵێ، ئیتر بۆ ئەو ئەهەمیەتێکی نامێنێ. تووشی باوەستادێژە کوڕە لایەوە ئامە چێتەوە هاوتن گوێ بۆ مناڵێ بێژێتی بوو. هێمە شتێکە ڕێکی عەقڵمان نێتوانین بیپەزێرین. مەجبورین یا عەقڵمان بۆینە بان بۆ حاڵیبوونی شتەکە، ئەمە کەسانێکە خەریکن عەلمە خوێنن و ڕشت دەکەن و عالمن ئەم کاریانە کرێت شتی فرەتر حاڵیەوە، یا مەجبورین شتەکە بێرینە خوارد بۆ ڕێکی عەلممان. مەسەڵەن مناڵێ گەرەکێ سێفباخیە خواردیانی دەرنەکردێ، گەر ئەتوانین مناڵەکە بۆینەمان بۆ لای سێوباخێکە 4 ساڵەشێ گەورەی بکەین، ئەتوانین سێوباخێکە بێرینە خوارد بۆ لای دەمی مناڵەکە ڕنەی بکەین و بیکەینە دەمیوە، ئاوی بورین و ئاوەکەی بکەینە دەمیوە. هێمەوە دووشەوە ئەتوانین شتێک معقول بکەینەوە، یا خۆمان ڕشت بکەین یا شتەکە سادە بکەینەوە بێرنی حەدی خۆمان. ئیسا لەم مەجموعایەمە دانیشتین بعضێک لە من عاقڵترن، من ناتوانم شت بۆ ئەوان سادە بکەم. بعضێک کەس لە هێمە خواردترن ناتوانین مەتاڵبی بانتر حاڵی بوون، ئەشێ مەطلبەکەیان بۆ سادە بکەین. دین یەکێ لەو شتانەسە بۆ گشتی خەڵکەکە هاتێ، نەو بۆ دەستەیە لە ئەفراد هاتوێت. ئەشێ بۆ گشتی ئارامەشوێت، ئەشێ بۆ گشتی محەبەتێت، ئەشێ گشتی بیپەزێرێت. وەلی ئەم گشتە ئەفرادە هەر کەسێ بە عنازەی عەقڵی خۆی، ئەویش هەر بە عنازەی وسعەت انتزاری هەست لە ئەفراد. لە ئەم وەزعیەتەوە هێمە تێن بۆ معقولکردنەوەی مەوزوعات چەند سوال تەرحەکەین. ڕاستی دین چییە؟ با گشت کەسێ حاڵی بێ. دین هەرە مەسەوا ئیسلام هاوردیە، یا یاڕۆس یەهود هاوردیەسی، یا دینێلی ساختی بەشەرە وەکی مارکسیست و لیبرال و فلان مەکتەبێلی بەشەرین. دین لەو وەختەوە بەشەر بووە چون وەختێ پەیغەمبەری چینە و بوتیە کردە دین بۆ خۆی. لە ڕووی دین بوتێک کە ئەیکردە خوا ڕێوڕەوشێکی بۆ عیبادەت و بۆ زندگی و بۆ تەغییری وەزعیەتی حەڵاڵ و حرام و دروست و غەڵەت تەعین نەکرد. پس دین هەر بووە تا بووە، ئەمە نییە بۆ هێمە خاص کردیە. بۆیە وتمان قەدیمیترین شتە لە تاریخی بەشەرە. بەشەر هەر عەلاقەی وە پەرسین بووە، یا گای پەرسیە، یا داری پەرسیە، یا حەسارەی پەرسیە، یا مانگی پەرسیە، یا ئەم خوایە پەرسیە، یا خوایەتری پەرسیە. پەرستش طبقی نەزەری مازلۆ کە نەزەریەیەکە تەقریبەن پەذیرشی عمومی پێیا کردووە، غەیرە جزئیاتێک لە تەرتیبی مەقولەکانیا، پەرستش نیازی ڕشتی بەشەرە. تەواوی بەشەریەل ئەگەر عەقڵیان بێت پەرستشیشیان لازمە. بەنابەرین بۆ ڕەوشی پەرستیدەن معیار و هەنجارێکیان گەرەکە ناویان ناوەندی. ئەمە لە ڕەوانشناسیە هێمێژی. بەشەر ناگوزیرە لە پەرسین و وەختێکیش گەرەکی و پەرستش بکات دینێکی گەرەکە. وەختێک گەرەکتە پەرستش بکەی، مەسەڵەن با مەساڵەکە سادە بکەمەوە، گەرەکتە ژنێ بخواتی. وەختێ ناگوزیری ژن بخوازی و قەرارەتێکی ئەم کەنشکە ئەزدواج بکەی، ئەشێ بزانی ئەو ماڵەیە ژن چی؟
ێژ ناغەمارەی فڵان یا قبوڵێکە یا نایکەی ئەوەر کردگەشێ بیدێ ئەوەریش نەکرد ژن و پێنان و تەوا بڕۆڕێ تۆش مەیلی خۆتە ئەوەویتە مسلمان بووە نایفیمەوە وەلێ ئەوەر بووی حەفدە ڕکات نوێژ هەزی تر خۆتە زای ئەمە دینەکە وای نەسەری تر ئەگەر گەرەکتە ئەم خوا بپەرسی ئەم شتانیە گەرەک ئەم شتانەوێتە دین و ڕەوشی دینداری لە ئەو مەکتەبە پس دین شتێکی فتریە ئەمە ئەوڵین سوال ئایا دین هەر ئەمە وەسە یا هەر بووە بەڵێ هەر بووە سوال دووەم دین بۆ ئەمە خۆی نگەهداری بکات برا ماشین ئەشێ مراقبەتی لێ بکەی ڕیاضیات ئەشێ دانشمەندان قەڵەمی تیا مەسرەف بکەن و عەلمی تیا تەولید بکەن و شاگردی تیا تەربیەت بکەن دین کێوە خوێیەکات ئەنەرژی نگەهداری و مراقبەت لە دین لەکوێوە تێت دینێلی مختلف نە هەر دینی ئیسلام ئەم دینێلە خۆیانیان چۆنەوە خێڵ کردی ئەنەرژی دینێر لە نیاز بە پەرستەکەوتی وەختە گەرەکتە خواکە پەرسی بۆ خواکە لێ ڕازی بێ گای بۆ سەرەوە ڕێخوەتی بۆ قڕوانیەکەی میێوانیەکەی کاریشم نییە عەقڵ قبوڵێکیانە نەیکەی دڵ و بێتاقەتست سوعالی سێوم قەویترین و مهمترین شعارەلی دین چییە وا ئەم خەڵکی ورتێ دین ێژێ بێ بۆ لای من خۆشبەختە وەکی ئەوە ڕێیە کاچن بۆ جێ ئادرستەکەتان بەڵێنە دوو نەفەر ئادرستان پێوەن یەکیان نەژێشەوەم لا ڕێیەکیان ولا تماشاکەی بزانی کامیان خۆشتر قسەکە کامیان نورانیترە کامیان قابلی عەتمەترە کەویتە شوێنێویان ڕێەکە و پێیشانەدا دین ێژێ بێ من ڕێگەی زندگیکردن لە ئەم دنیا تا دوای تێری معیشەت تا تەواو ئەوێت دێت تا من ئیشانتی بووم چۆن بیکەی خۆشترین معیشەت و کەمترین خەتایەوێت ئیتر تۆ عەقڵی خۆت کام دینە ئەحساسەکەی ئەمە دروستە انتخابێکە یەکێ یەهود انتخابەکە یەکێ ئیسلامێکێ مەسیح پس دین گەرەکێتی ڕێگەی خۆشبەختی ئیشانی بەشەرەکان بووە چون گشت بەشەرێکیش طبقی نەزەریەوەلی مختلفی ڕەوانشناسی وەکی هێدونیسم و لەزەتجویی ئینسان دڵیا پێوە بگێتە لەزەتێکی پایان ناپەزیر دین انتخابەکە دین ڕێگەیەکە بۆ گەیشتن و وجیه سوالێکی تر ئەدیانەکەن ێژن دەی باشە توێژێ ئەوەم بۆ جێەوە چ وەسیلەیە ئەموەی ڕەوشەکە و چۆن ئەم کارە ئەنجاموی ێژێ براگیانەشێ ئەخلاق یاوبووری ێژێ ئەخلاق چی ێژێ ئەو شتە بۆ خۆ گەرەکتەشێ بۆ دیگەریش گەرەکت هیچ دینێک نییە لە دنیاە ئەم شعاریە نەوێت هیچ دینێک نییە گەرەکیوێت ئینسان خۆشبەخت بکە و دزی و حیزی و درۆزنی پێفێر بکات بۆیە لە تەواوی ئەدیانە و لە تەواوی زەمانە و قەدیمیترین شتێلی دین هەنۆز مدن چون گشت کەسێک تەرەفدارێتی هەم بە فترەت هەم بە ئامۆزش و سوعالی بعدیمانە مەسە دین ها لە کام حەوزە ها لە حەوزەی علمی گەرما و لە حەوزەی علمی گەرما ئیتر گاهەن لازم نییە ئینسان استدلالی بۆ بکەن و حاڵی بکەن متەدەین بووەوە هەر شتێکی پێبەن دینی ئەکاتەوە نە دین تەکی هەر شتێکا تەطبیقا هەر شتێک تەکی دینەکەی خۆیان تەطبیقا کەمێک تەحلیلی دینەکانەکەین و بەحسەکەمان بزانم وەختمان بەڵێ فعلا وەخت هەست وەختی فرێشمان هەست بوون تا بەحسەکە سەنگینە کەمێ سادەیەکەینەوە بۆ من لە سەنگینیش بێتە دەر دینێن تەکی ئەقلا منافاتیان نەوە ئەسڵەن دین ئاقلانەوە چون لە ئەو زەمانەلاوە دین هاتین ئاقڵترینگەل زووتر لە گشت کەسێکاتینوە سوراغی دینەکەوە غاڵبەن پەیغەمەران ئاقڵترینی مردمون لە وەختەوە چون شتێکە عەقڵ نەتوانێت بیپەزێرێت ناتوانێت حاڵی بکەیوە مردم بە مەحض ئێمە مردم عاقڵ بوون ئەو شتەی تریێڵەکە نایپەزێت فەرقێکی دین تەکی بعضێتر لە شتێلا ڕۆشن بکەمەوە بۆ باقی بەحسەکەمان احتیاجمان پێ ئەمەسە دین مەکان و زەمانی نییە دین کاری و ئەم مەکانە و ئەم زەمانە و ئەم زوانەوە و ئەم شەخصەوە نییە دین شتێکی لا مەکانی لا زەمانی لا زەبانی و لا شەخصی یعنی نە ڕەبتی وەم زەمانەوە نەوە زەمانێکی تر یعنی دینی ئیسلام ڕەبتی نییە 1400 ساڵ لەمەوبەر یاینی ساتوێتە ئەشێ دەوام بێرێت تا ئاخری زەمان ئەگەر دەوام نێرێت تا ئاخری زەمان خۆی مەردوو دەوێتەوە و خۆی تەواوێت وەلەکانە چون هەر زەمانێک و هەر مەکانێک و هەر شەخصێک شتێکی احتیاجە و شتێک حەڵێوێ ئەشێ دین لەو زەمانایەکێ بیرێ بەشی زەمانەکەی لێ خاسکە ئەوێتە ئیدئۆلۆژی و مەکتەبێک ئەوێتە ئیدئۆلۆژی ئیمام شافعی ئەوێتە ئیدئۆلۆژی ئیمام نەوەوی ئەوێتە ئیدئۆلۆژی سەید قوتب ئەوێتە ئیدئۆلۆژی مامۆستایەک لە منتقەیەمە دەرنەتیجە چێتە قاڵبی زەمان و مەکان و شەخص و زوان
ئیتر لەوێنەها هاتەم قەڵبە وجودی خارجی پێیاکە جا ئەوەمێک هاوردێتم قەڵبە ئەم ئامە عەقڵی مەحدودە زوانی مەحدودە مەکانی مەحدودە زەمانی مەحدودە دەرنەتیجە ممکنە شتێک بێژێت عەقڵ قبوڵی نەکات عەقڵی وڵاتێکی تر ممکنە شتێک بێژێت حتا خودی دینەکەیش تەکیا هەماهەنگی نوێت عالمێک گەورەتر پێی بزانێت ئایا لە ڕاش ئێمەم زعفە بنێنە ملی دین یا بینێنە ملی فەهمی زەمانی مەکانی زەبانی و شەخصی گەورەوەلی دین کامە بۆ بەندە و بۆ علمی بەندە فرە فەراتر لەوەسە من بتوانم ئەشخاصەکە تەحلیل بکەم وەلێ پەدیدەکە ئەتوانم تەحلیل بکەم لە زەمان و مەکان و شەخص و زەبانە ئەم شتەوای پێکرد بنابراین ئیساتە تەزاد ئەچینە سەری سوعالەکە سوعالێکە عەقڵ ئەیکا و دین نایپەزیرێت سوعالێکە دین ئەیکا و عەقڵ جواوی ناداتەوە ئایا ئەم مشکڵی فەهمی جزئی عەقڵە و فەهمی شەخصی و زەمانی و مەکانی متەدەینە یا مشکڵی عەقڵ و دینە ئایا عەقڵ ناتوانێ ئەم شتە حاڵی بێ یا دین ناتوانێ ئەم شتە جواب باتەوە با عەقیدەی بەندە مشکڵی نە عەقڵە و نەدین ئەم دوانە وەیەکۆ ڕشتیان کرێ دین وە بێ عەقڵ ناچوات عەقڵ کاری ئەمەوەسە دینێک دروستکا بۆ ئەم بەشەرە وەکە حەیواناتی تر سەرگەردان نەوێت و خۆشبەختانە مرەبیەک بوو ئەم کاریە ئەنجام داوە بۆ ئێمە و مشکڵەکەی حەل کردێ بەحسەکە سەنگینە منی ترەوەم بۆ جەمبەندی و بۆ یەک و دوو نوکتە تەزەکر ئیمڕۆ یەکێ لە مشکڵات ئێمە مەسەر گەرەکمانە هەرچێ شتە معقولی بکەین دین معقول بکەین دین و وەسیلەی منێکە لە مەسائلی عەقڵیە جزئیترین عەقڵمەوەیە مەشوەرەت و مشاورە ناپەزێرم گەورەترینی ئەفرادی عەقڵ نیەن وە دەورما گەرەکمێ دین معقول بکەمەوە دین معقولەکەمەوە لە حەدی زەبان و فەهم و زەمان و مەکانی خۆمە کە فرە بچووکترە هەر ئیسا لە فرێ لە ئەشخاص لەم مەنتەقە دەرنەتیجە دینەکە ئەکەمە شتێکی شەخسی بسوودی شەخص ئەمە هۆشمان بێت ئەم شتەوا من وتم معقولی بکەین ئجا هەر کەسێک ئیجازەی معقولکردنی نییە یا شورایەکی عولەما یا عالمترین بە قبوڵی عولەماشی ئەم کارمانە بۆ بکەن بۆیە هەمیشە ئیمامێکمان بووە بۆ ئەنجامی ئەم کارە بەعزێ وەخت عەقڵ دینیەکەینەوە شتێک علم کەشفی کرێژن بە هەرچۆنێ بووە بیتەپێنینە نایەم علمە بیتەپێنینە نایەم دینە دین سەنەدێکی تر بدۆزێتەوە بۆ خۆی قەویە با بەگیانەوە شتە علم کەشفی کرێرە ناچواتە ناوی دین زۆر مێرە بۆ خۆ بینێکی تر عەقڵ ڕشت دەکات خۆی جێەکەیە دۆزن فعلا بێڵە با هەر ئەم دوو تەزادەوا لە ڕاجێیەکێ بۆ بەحث و تەبادلی نەزەر مەبادا ئەم شتی علمیە تۆ هەروە زۆر دینیەکەوێتەوە ئەو شتەوێتە 10 ساڵی تر وەکی ئەسڵەکەی بەتلەمیوس گالیلە باتڵی کردو باتڵ بێتەوە لەولا چیەکەی وە دینەکە وتی و ئەمە دروستە بەتلەمیوس وتی خۆر بە دەوری زەوی چرخی جا ئەگەر عالم لێ وەختە زۆریان باوەڕدایە ئاياتی قورئانیان جۆرێ تەفسیر کرایە بەشکەم خۆر بە دەوری زەوی بچرخێ ئێستا هەڕیکەمام کرایەوە سەلا وا زەوی بە دەوری خۆرا چرخی ئەجبارێک نییە حتمەن علم دینی بکەین حتمەن هەرچی علمێژەتی بێنینە ناوی دین علم خۆی جارێکانە بەر بۆ سەگیانی خۆی هەر چەند ساڵ دەورێک ڕاتە فرێ لە شتەکانی خۆی باسڵەکات و مهمترین شتێکە لە دین هێمە بە عنوانی ڕەوانشناسی انتزارمانە تربیەتی دەرونیە ئینسانێک خۆی تربیەت نەکات کێ ئەتوانێت تربیەتی بکات ئەسڵ هێمەیەکی لە پەدیدەوەلی ئینسانیە مەسەڵەن ئینسان نەشێت تربیەتی بێت علم ناتوانێت ئینسان تربیەت بکات علمی سارد علمی گەرم ئینسان تربیەتەکە تۆ بە وەسیلەی فەرهەنگ بە وەسیلەی ئەخلاق بە وەسیلەی ئینسانیەت و بە وەسیلەی دین چوار پلیس بۆ خۆ دروستەکەی لە بەحثی پلیسی دەرونی ئەوتمانە کە وەختی حچکێنیەوە دیارتۆ لە تۆ مراقبەتەکەن درۆ بکەی عەزاب دەوێن دزی بکەی بەرتەژن خیانەت بکەی وادار بە ئاتراف دەکەن وادار بە جوبران دەکەن ئەگەر مناڵێک ئینسان و متەخەلق بە ئەخلاق و فەرهەنگێکی قبول کرد سێ معیارەز نایڵێ بەعزە چت بکە و ئەگەر متەدەین بوو خوایەکی قبول کرد و قیامەتێکی قبول کرد مەسەڵەن لە دینی ئیسلامە جا ئیسا ئەگەر خەتا بکە ئەزانێت فەرهەنگ و زەبان و ئینسانیش پێی نەزانن خوا پێی ئەزانێ و عەزابی قیامەتی بەرقەرار پلیسێکی قەویتر پێیاکات کە علمیچ و دینیچ و عەقڵیچ گشتی ئەرێتە دەستەوە بۆ ئەمە خۆی تربیەت بکات خۆی بە خۆی خەیانەت نەکات بەدبەختترینی مردمە و کەسنە خۆیان بە خۆیان خەیانەتەکەن و خۆیان لە خۆیان لەزەت ناون
یەکێ لە کارێلی ئەسڵی دین لە حەوزەی علمی گەرمامەسە بەشەر خۆی تەکی خۆیان ئاشت بێتەوە، خۆی وە خۆی خزمەت بکە، خۆی دەستی خۆی بورێ، خۆی بۆخشێ، خۆی وە خۆی محەبەت بکە و خۆی لە خۆی لەزەت بوو. و ئەمە یەکێ لە مهمترین کارێلی دینە کە علم نەیتوانێ بیکات. و یەکێ لە ڕەمزگەلی پایەداری دین ئەمەوەسە هەر کەسێک دینی تر چووە سالمتری چووە، هەر کەسێک دینی تروە بەهداشتی ڕەوانی فرەتروە، عزەتی نەفسی بێشتروە. مهمترین فاکتۆری شخصیەتی یەک بەشەر فاکتۆری عزەتی نەفسە. هەر چەندێکی شخصیەتەکەی متەنەوعێت ئەگەر عزەتی نەفسینەوە ئەو ئامە بێئەرزشێت. کاری دین بردنەبانی عزەتی نەفسی بەشەرەکانە، دادەنی هویەتێکی جەمعیە بە ئەفراد. یعنی کاورایژە مسلمانم لە خۆی ئەحساسەکە 1,400,000,000 نەفەرە لە ئانی واحدە. ئەم هویەتی جەمعیە ئەحساسێکی عزت ئەهاتەوە بەشەرە و ئینسانەکە ئەواتە بانتر. ئاخرین بەحتیش بانەمەسە ئەخلاق کە ئەلعانە لە علمی سەردا بووەسە معزەل. علەمای علمی سەرد ئەخلاقیان تا حەدی مکانی کاوردە گیانێنسە حەسەیەکی 2 تا 4 و منطقی. هێمە ئەخلاقی لەوە بانترمان گەرەکە بەعزی وەخت گوزەشتمان گەرەکە کە دەلیلی نییە. هێمە گوزەشتەکەین وە بێ دەلیل مەیلمە گوزەشتەکەم هیچ علەتێک نییە لەو بەریوە من وادار بکە بە گوزەشتکردن غێر ئەز ئەوە نوێت دڵم هاتیەوە گوزەشت بکەم. حتا حەقیچم پێ دریایە لە فڵانە مەوزوعا من گوزەشت نەکەم و قەساس بکەم وەلێ من گوزەشت دەکەم. بۆچی دەی دڵم واتیەوە. علم ناتوانێ ئەمە جواب واتەوە وەلێ دەی من دڵم واتیەوە گوزەشت دەکەم. بە لەحظەیە عاشق بوون تەواوی دنیا عەوەزەوێت علم ناتوانێ ئەمە تەوزیع بواتەوە وەلێ عشق ئەتوانێت تەوزیعی بواتەوە. عشق شتێکی گەرمە. لە حەوزەی ئەخلاقی چاکە ئارامشی بەشەریەوە مقدمەی مسلمانیە بە ئیدعای هێمە ئەخلاقی ئیسلامی ئەشێ بانترێ لە ئەخلاقی ئینسانی. فەرقی ئەخلاقی ئینسانی و ئەخلاقی ئیسلامیتان بۆ ێژم تا بزانین بۆچی ێژین ئەم دینە هەنۆز هەر خۆشەوە هەنۆز هەر خۆی دنیاکاتەوە خۆی تازەکاتەوە. لە ئەخلاقی ئیسلامیە دوایە سیدی ئەخلاق تماشا بکەن مەراحلی سێگانەی ئەخلاقی کۆهلبەرگ ێژین هینی پیاژە ێژین پیش قەرارداد و مافۆقی قەرارداد ناپەیرە و خودپەیرە و دیگەرپەیرەوی پیاژە ئەمەیتە بەحسە علمیەکانیەتی لەو بانیبانەوە گەین ئەخلاقی ئیسلامی. لە ئەخلاقی ئیسلامیە تەوەکل هەست. هیچ دلیلێک نەماوە بۆ بەخشین خۆی چ دڵت پێوەنێن کورە تەوەکل بکەوە خوای وەخشیتەوە. بە عنوانی شکرە وەخشی ێژی خوا من کە نەعمەتێدا بۆ شکری خوا با من کوتێکی بوەخش. ڕەزیم بە ڕەزای خوا ڕەزایەت بە ڕەزای خوا حەزرێکە خۆ بنێتە ئاورۆ بۆ مە یەکێکی تر نجات بووی. ئەگەر خوا ڕازی وان پێێتەوە گەر خوا ڕازی نێوان پێ نایە. ئەمە بەحسێکی فەلسەفیە بزانین ئەمە هەستیان نیە قەزا و قەدەر چیە جەبر و اختیار چیە. وەلێ لە ئەخلاقی ئیسلامیە تەوبە کە پیاو پاکەکاتەوە ئەواتە سفر تا لە ئەوڵە شروکەیتەوە. بەحسێکی دینیە. شۆکر ڕەزا تەوەکل ئەم چواردانە کارێکات ئەخلاقی ئینسانی و ئەخلاقی ئیسلامی چوار پلە تەفاوت پێیان بکە. والدین ئەگەر نەمێنێت یا ئەگەر فەردێک سوعالێکی بینی دین و عەقڵ نەتوانێت جواب باتەوە حەملە بە دین بکە یا حەملە بە عەقڵ بکە لە هەردوو لاوەژگیری خۆی کەم کردوێتەوە. چون عەقڵ و دینی صحیح بە عەقیدەی بەندە ئیسلام و عقلی کامل کە نەگەین پێ هەنۆز ناتوانین تەزادیان بێوەیەکۆ. ئەم قسەلی بەندەیچە بە عنوانی آخر نکتە بۆ دۆستانێکە زەریفن لەو لای بیست نوێژمی بەڵێ قسەکەی بەندە ئازمونپەزیر شاید نوێت فرێ لە مەباحثی تریش ئازمونپەزیر نییە وەلێ حەقیقەتیان هەست و فعلا ئێمە پێی زندگیەکەین. من چون بە ڕوویکردی ڕەوانشناسیەوەم بەحث کرد انتظارمت لە کەسانێکە فەلسەفی کەلامی یا لە حەوزەی فەلسەفە دەستێکی بانیان هەست لحد جمع عمومي همات ما شيء موضوع كنا لحد جمع كلامي فلسفي تاريخية. والسلام عليكم ورحمة الله وبركاته.